لە ئێستادا لە شەقامی پیرەمێردم یەکێک لەو شەقامانەی کە ناسراوە بەوەی کە زۆرتری سەرتاشخانە و دەلاخانەکانی لێیە پێم خۆشە ئەم شەو لەگەڵ بەشێک لەو کاسبکار و ئەو گەنجانەدا بم کە تا بەرەبەیان دەمێننەوە لەسەرەی ئەوەی کە بتوانن قژیان دابێن یاخود چاپ بکەن بۆ ئەوەی بە باشترین شێوە جەژن پێشوازی لە میوانەکانیان بکەن و لە هەمان کەیچە سەردانی کەسوکار و هاوڕەکانیان بکەن لە ئێستاشدا وەکو دەبینی کە درەنگانێکیشەوە قەرەباڵقەیەکی زۆر لە ناو دوکانەکان و بەردەم دوکانەکان دەبینێ سەرڕای ئەوەی کە دۆخەکە دۆخێکی قەیراناویەوە کەش و هەواش باراناویە بەڵام هیچ کات هاوڵاتیان و بەتایبەتی گەنجانیش لە بەرامبەر ئەم بۆنە ئاینیانەدا خەمساردی نانوێن و بەو پەڕی گەرم و گوڕیەوە بەشداری دەکەن لەگەڵماندا بن و بابینن. لە 12 ساڵیەوە پیشەی دەلاکیە بەردەوام شەوانی جەژن لۆدێکی زۆری لەسرە بە شێوەیەک دەڵێ ساڵانی پێشوو بەهۆی زۆری مشتریەوە نەمتوانی وە بەشداری لە ڕێوڕسمی جەژندا بکەم بەڵام ئێستا بۆ ئەوەی لە ڕێوڕسمی جەژندا بەشدار بم ناچارم لە پێش نوێژی بەیانیەوە دوکانەکەمدا بخەم. سامن شخصی خۆم 3 ساڵێکە بێ نوێژی جەژنەکەم فریاکەم بشکوت ئەین وەکو ساڵانی کە نەوەڵا هەر دایکم نەبینیوە جەژنە کە ڕۆشتومەتەوە خەوتم دووەم ڕۆژ بینی و من دەکوێن چیەکە چی ناکەن بەڵام شکور ئەوە 3 ساڵێکە شکور جەژنەکەم لەگەڵ ئایلەکەمە. ئەم گەنجەش کە بە هەمان شێوە پیشەی دەلاکیە لە شەقامی پیرەمێردی شاری سلێمانی و دەڵێ بەهۆی قەرەباڵقیەوە زۆربەی جەژنەکان ناتوانم وەک پێویست جەژن لەگەڵ خانەوادە و خزمانم بکەم و بە درێژایی شەوی یەکەم و ڕۆژی جەژنیش لە ئەرکدا. ئەکسەرێتی تاکو دوانزەی نیوەڕۆی ڕۆژی جەژن هێتر جاری واژەیە ئەگەر باران بێڵێت لەوانێ زۆر بڕنەکە لەوانێ بگاتە هەشتی بەیانی ئەمڕۆ خۆمان هیچ ساڵە جەژنمان نییە هیچ ساڵێک جەژنمان ئێستا هەر کەسێکم کە چا کرده بێت مەسەڵەن خەتێ لە ناوەکەی کوژێنیتەوە ئێستا بە پێی ناوەکان بێت سەسەرەی ئەم پیاوەیەکە لە بەردەستمە. ئەو کەسانەشی کە بۆ داهێنان یاخود چاکردنی قژیان لە چاوەڕوانیدا دەمێننەوە دەڵێن جەژن لای ئەوان بۆنەیەکی پیرۆز و گرنگە لەبەر ئەوە دەیانەوێت بە باشترین شێوە پێشوازی لێ بکەن و خۆیانی بۆ ئامادە بکەن. وڵای لە سەعات 6 ئێوارەوە لێرەن تا ئەم کاتەوە سەعاتێکی شەوە ئیتر ئێستا شتەر پێ 6 دەفەرم لە پێشەوە ماوە و جەژنەکانی دیش بە هەمان شێوە بەڵام ئیتر خۆشە جەژن خۆشە بۆ هێرتشمان چاکەین زیرا هاو چاوەڕوانی شەر خۆشە. وەڵای شتەکانی عامە تێگەی ئەچی تۆ جەژنی خۆتەکەی بودێ بە بازاڕی لوشتی قڕۆ یەکمان خۆی هەمالەکەی قشان ناگەێت خۆم خودی خۆم یەکمان سەر و قشتم چا نەگەر بۆم ڕۆژەمدا نابوو تێگەی دایانی یەکجار ئیتر دەستەکەی دۆ بە سەرچاکردنی ئاسایی خۆت و تقریبا وەڵی ئیتر دەلاکدا دەلاکەوتووە هەیە تا هەشتی بەیانی تا نوێی بەیانی هەیە تا نیوەڕۆ عەسری شەوە. پێشوازی و گەرموگوڕی گەنجان بۆ جەژنەکان و بەتایبەت جەژنی ڕەمەزان دوای بەسەربردنی مانگی پیرۆزی ڕەمەزان دێت بە ڕۆژوو پەرستش و مانەوە لە مزگەوتەکان و ئاوەدانکردنەوەی ماڵەکانی خودا و دوای ئەو مانگەش ئاهەنگی سەرکەوتن دەگێڕن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی